هێرش قادر لە هەولێرەوە زانیاری زیاترمان پێدەدات. هێرش کێ بەشداری لە گفتوگۆکە دەکات و لەلایەن کێوە ئەم گفتوگۆیە ڕێکخراوە؟ بەڵێچیا لە ئێستادا گفتوگویەکی کراوە پرۆژەی پتەوکردنی ئازادی بیرۆڕا لە هەرێمی کوردستان لە شاری هەولێر لە هەوڵی چوارچرا دەستی پێکردووە بۆ قسەکردن دەبێت لەسەر ئازادی بیرۆڕا و وەکو ئەم بەرنامەی کارە لە بەردەستی منایە خۆپشاندان و مافی بەدەستهێنانی زانیاری لە ڕووی یاسایی و سیاسیەوە ڕۆژنامەگەری و مافی بەدەستهێنانی زانیاری و کەیسی پێشەکاریەکان کە بەرامبەر ڕۆژنامەنووسان و بەرامبەر مافی مرۆڤ لە هەرێمی کوردستاندا کراوە. لە ئێستادا وا بڕیار بوو ژمارەی لە پەرلەمانتارانیش بەشدا بن، بەڵام تا ئێستا ئەو پەرلەمانتاران نهاتۆ، بەڵام ژمارەیەک لە ڕۆژنامەنووسان و لە چالاکانی کۆمەڵی مەدەنی و سەرۆکی دەستەی سەربەخۆی مافەکانی مرۆڤ لێرە ئامادەیان هەیە و گفتوگۆکە نزیک بە دەخولێک دەبێت دەستی پێکردو بۆ قسەکردن لەسەرەوە. من بۆی وتە زانیاری وەرگرم دەسمە لای سەنگەر یوسف کە یەکێکە لە ڕێکخەرانی گفتوگۆکراوەکەی ئەمڕۆ. کاک سەنگەر ئەگەر بکرێ بێت ئێرە، کاک سەنگەر دەتانەوێت لە ڕێگەی ئەم گفتوگۆیەوە چ بڵێن ئێوەوە چیتان کردووە بۆ ئەم گفتوگۆیە خود ئەم یاسانە لە هەرێمی کوردستاندا جێبەجێ بکرێت؟ ئێمە لە ڕێکخراوی ئاشتی و ئازادیدار لە ساڵی پارە لەگەڵ ڕێکخراوی فریاگوزاری میلەتی نەرویجی دەستمان بە پرۆژێکی درێژخایەن کردووە دەربارەی ئازادی بیرۆڕا و تەرکیزمان لەسەر سێ تەوەری سەرەکیە، بەتایبەت یاسای مافی بەدەستهێنانی زانیاری و یاسای ڕۆژنامەگەری و یاسای خۆپیشاندان و چالاکی مەدەنیەکان لەسەر جادە. لە ڕاستیە ئەو چالێکی ئەمڕۆ بەشێکە لەو پرۆژەیە لە کاتێکا ڕێکخراوەکانی تر سەرقاڵی کاری خزمەتگوزارین و سەرقاڵی هاوکاریکردنی ئاوارەکان و پەنابەرانن، تەرکیزی ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی کەمتر پرژراوەتە سەر ماف و ئازادیەکان و پێشەلکاریان کە دەرحەق بە مافی ئازادی ڕادربڕین و خۆپیشاندنان دەکرێت. بۆیە لەو ڕۆم ئەم پرۆژەی گرنگی تایبەتی خۆی هەیە و ئێمە لە زمانی ئەو پرۆژەیە دیارە چاودێر ڕەوشی پێشەلکاریەکان دەکەین لە هەرێمی کوردستان و چۆن لە ڕووی دادگاکان چۆن مامەڵە لەگەڵ کەیسەکان دەکەن و چۆن دەڵێ کاردانەوەی کۆمەلگا و ڕێکخراوەکان چییە بۆ پێشەلکاریەکان. بۆیە ئێمە ئەم چالاکیە و ئەو داتەوزانیارانی لە زمانی ئەم گفتوگویانەوە دێنە دەرەوە هاو شان لەگەڵ کۆمەڵێک داتەوزانیاری تر کە میکانیزمی جیاواز کۆی دەکەینەوە لە کۆتای ئەو ساڵە لە زمانی ڕیپۆرتەکە دەیخێنە ڕوو و لەوێدا دەکەن کە دەخێنە ڕوو لایانی پەیوەندیدار بەتایبەت پەرلەمان و جهەتی حکومی و لە زمانی وەکوتم ڕیپۆرتێکدا بە زمانی جیاواز دەردەکرێت و کۆمەلگا و ڕایگشتی لیاگەدار دەکرێتەوە. بێگومان ئەمە کاریگەری خۆی دەبێت، یعنی وەکۆی جۆرێک لە هوشیاریە وەکۆی کە ئاگاداریەک دەدرێت لەوەی کە ڕەوشی پێشەلکاریەکان لە هەرێمی کوردستان چۆنەوە لە چه ئاستێکدایەوە